بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی دەسەڵاتی ئیسلامی سازشکردن لەگەڵ زلهێزە ئیمپریالیستەکان هەوڵدان بۆ سنووردارکردنی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی جەماوەر. یەکەم، هەڵسەنگاندنی دۆخی بزوتنەوەی کرێکاری. مانگی گوڵان بۆ بزوتنەوەی کرێکاری بەتایبەت لەژێر ڕۆشناییەوەی کاییەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکارە گرنگیەکی تایبەتی هەیە. لەمڕۆوە چاوخشانێک بەسەر دەستکەوتەکانی بزوتنەوەی کرێکاری لە نێوان مانگی گوڵانی ساڵی ڕابردوو ئەم ساڵدا دەتوانێت لەسەر بەستێنی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی گرنگیەکی تایبەتی هەبێت بە مەبەستی بەرەو پێشبردنی ئەم بزوتنەوەیە. لە پرسی لێکۆڵینەوە لە دەستکەوتەکانی بزوتنەوەی کرێکاریدا پێویستەوە لەبەرچاو بگرین کە بەشی پیشەسازی بزوتنەوەی کرێکاری ئێران لەسەر بەستێنی داڕمانی ئابووری، داخرانی 60% یەکەکانی بەرهەمهێنان، دابەزینی گەشەی ئابووری و پەرەسەندنی گرانی، سەرکوت و توندوتیژی فاشیستی و گوشاری ئامانجدار و بەردەوامی نێوەلیبرالیزمی هار خەبات و ناڕەزایەتی خۆی درێژە پێداوە. لەمڕۆوە دەکرێت بڵێن کە خەباتی پیشەیی ئابووری و داخوازی تەوەری کەرتی بەرهەمهێنان و پیشەسازی و خزمەتگوزاری لە دژوارترین هەلومەرجدا لەسەر بەستێنی سەرکوتێکی لە ڕادەبەدەر و بوونی لەشکرێکی بەرینی بێکاران و یەدەگی هێزی کار بەرەو پێش چووە. ئاشکرایە کە ئەم خەبات و ناڕەزایەتیانە کە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ دەستدرێژی بێسنوور و هەمەلایەنەی ڕەژیم بەڕێوە دەچن سەر و شتێکی خۆڕاگری و بەرگری کارانیان هەیە. بەڵام سەرەڕای گوشارە سیاسی و ئابووریە قورسەکان خەباتی کەرتە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی کرێکاری لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. چاوخشانێک بەسەر خەباتی کرێکارانی کەرتی نەوت، گاز و پێترۆشیمی، بەشی بیناسازی، پەرستەران و خانەنشینان بەڕوونی ئەم دۆخە دەردەخات. بەڵام سەرەڕای ئەم دۆخە لە ڕادەبەدەر نایەکسان و دژوارە بزوتنەوەی کرێکاری کۆمەڵێک دەستکەوتی بەرچاوی بەدەستهێناوە کە پێویستە لە بەرچاو بگیرێت. یەکەم، گەشە و پەرەسەندنی ڕێکخراوبوون لە نێوان کەرتە جیاوازەکانی بزوتنەوەی کرێکاریدا لە زمرەی یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانی بزوتنەوەی چینایەتیە. ئەم پرسە لە نێو مامۆستایاندا بە شێوەیەکی درەوشاوە بەرەو پێش دەچێت. لە نێو پەرستاراندا گەرای خۆڕێخستن تا ڕادەیەکی بەرچاو ڕوو لە بەرەو پێشچوونە. لە بەشەکانی تری بزوتنەوەی کرێکاریشدا تۆی ڕێکخراوبوون چەکەرەی کردووە و خەریکە گەشە دەکات. لەمڕۆوە خۆڕێخستن لەسەر بەستێنی خەباتێکی بەرگری کارانەدا دەکرێت بە گرنگترین دەستکەوتی بزوتنەوەی کرێکاری ئێران لە 1 ساڵی ڕابردوودا لە قەڵەم بدرێت. هەر ئەم دەستکەوتە زۆر گرنگە، زەمینە بۆ سەرکەوتنەکانی داهاتووش خۆش دەکات. ئەگەرچی ئەم بزوتنەوەیە بەهۆی هاوسەنگی هێز لە بارودۆخی ئێستادا لەسەر بەستێنی داڕمانی ئابووری هیچ دەستکەوتێکی ئەو تۆی لە پێناو گەیشتن بە داواکاریە پیشەییەکانیدا بەدەست نەهێناوە، بەڵام گومان لەو ڕاستیە حاشا هەڵنەگرەدانیە کە هاوکات لەگەڵ ڕێکخراوبوونی بەشە جۆرا و جۆرە کرێکاریەکان ڕەوتە ڕێکخراوەکان جەختیان لەسەر سربەخۆیی خۆیان لە باڵا حکومیەکان کردوتەوە و خۆیان لە ژێر نفوز و کاریگەری بزوتنەوە خۆ بە خاوەنزان و بەناو پارێزەرەکان دەرباز کردووە و وێڕای پێداگری لەسەر واقعیەتەکانی ناوخۆی وڵات چارەنووسی ڕێکخراوەکانی خۆیان بەدەستەوە گرتووە. دووەم، ویستی لێک نزیکبوونەوەی نێوان کەرتەکانی بزوتنەوەی کرێکاری زۆر ئومێدبەخشە. لێک نزیکبوونەوەی نێوان مامۆستایان، پەرستاران، کرێکارانی بەشی گواستنەوە، کرێکارانی کەرتی بەرهەمهێنان و پیشەسازی و بزوتنەوەی بەرینی خانەنشینانی کەرتە جیاوازەکان تا دێت
بەرفراوانتر و قوڵتر دەبێتەوە. ئەم لێک نزیک بوونەوانە لە پاڵپشتیکردنی یەکتر، لە خۆپیشاندان و کۆبوونەوەی هاوبەشی نێوان خانەنشینانی کەرتە جیاوازەکان و فەرمانبەران، لە ڕاگەیاندنە پشتیوانیەکان، ڕاگەیاندنە هاوبەشەکان و هەروەها لە بەڕێوەبردنی ڕێوڕەسمی ڕێزلێنان لە زیندان و بنەماڵەکانیاندا بە ڕوونی بەرچاو دەکەوێت. بە کورتی بەشە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی قوڵایی کۆمەڵگا لە قوپۆپە هاوپەیمانیەکانی خۆیان دۆزیوەتەوە و لە ئامێزیان گرتووە. ئەم لێک نزیک بوونەوەیە لەسەر بەستێنی سەرکوتی توندوتیژی فاشیستی بەرامبەر بە چالاکانی پیشەیی کردە جۆراوجۆرەکان، نیشانەی بوێری و جەسارەت و هێزی ناو هەناوی ئەم بزوتنەوە یەکگرت و هاو ئاراسانەیە. سێهەم، گەڵاڵەکردنی ویست و داخوازی ڕوون یەکێکە لە دەستکەوتەکانی تری ئەم بزوتنەوەیە. بزوتنەوەی کرێکاری لە کەرتە جیاجیەکانیدا توانیوێتی ویستی داواکاریەکانی خۆی تا ڕادەیەک بەڕوونی گەڵاڵە بکات، و بیشیان گەێنێتە ئاستی داواکاریە سەرتاسەریەکان و نیشان بدات کە دەستەبەربوونی ئەو داواکاریانە نەک بەڕێو شوێنی ئابووری، بەڵکو لە ڕێگەی کردەوەی سیاسی هاو ئاهەنگەوە ممکنە. دەکرێت دروشمی نە پەرلەمان نە دەوڵەت بە خەمی خەڵکەوە نین بە کرۆکی ئەم هەوڵە هەماهەنگە هەژمار بکرێت. لەم ڕووەوە گەڵاڵەکردنی بیست و داخوازی ڕوون لەلایەن سێکتەرە جۆربەجۆرەکانی بزوتنەوەی کرێکاریەوە یەکێکە لە دەستکەوتە زۆر دیارەکانی ئەم بزوتنەوەیە. بیست و داواکاری گەلێکی وەک خوێندن، بێهداشت و دەرمانی بێبەرامبەر، دەستەبەری کۆمەڵایەتی گشتگیر، ئەمنیەتی کار، شوێنی نیشتەجێبوونی هەرزان و گونجاو، هەڵوەشاندنەوەی کۆمپانیا پەیمانیەکان، داڕشتنی یاسای کار بە بەشداری ڕێکخراوە سەربەخۆ کاریگەریەکان، دڵنیابوون لە ئەمنیەتی کار، پێدانی کرێ لە کاتی خۆیدا و هەروەها زیادکردنی کرێت لەسەر بنەمای تێچووی سەپەتەی بنەماڵە لە زۆمرەی ئەو داواکاریانن کە بە بەردەوامی لە خەباتی کرێکاراندا بەرز دەکرێنەوە و بەرەو پێش دەبرێن. دەربڕینی بەشێک لەو داخوازیە ڕوونانە لە وتارەکانی ڕێبەری ڕژیمدا و داواکاری لە دەسەڵاتی جێبەجێکردن بۆ چارەسەرکردنیان ئەوە نیشان دەدات کە پەیامی خوارەوە گەیشتووەتە لووتکەی دەسەڵات، ترسی تێشەنەسەندنی لێنیشتووە و خەریکی داڕشتنی پلانە بۆ ڕێگریکردن لە بەرەو پێشچوونی زیاتر و ئەگەری تەخینەوەی کۆمەڵایەتی. عەلی خامنەئی لە دیدارەکەیدا لەگەڵ کرێکارانی دەستنیشان کراو لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە ڕۆژی شەممە 20 گوڵان بە بۆنەی هەفتەی کار و کرێکار نیشانیدا کە دەسەڵات چەندە لە بزوتنەوەی داواکاری تەوەر و ناڕەزایەتیە کرێکاریەکان و ئاراستەی بەرەو چەپ وەرچەرخانی قوڵایی کۆمەڵگا نیگەرانە. ناوبراو لەم کۆبوونەوەیدا جەختی لەسەر بابەتەکانی وەک ئەمنیەتی کار، ئەمنیەتی شوێنی کار، پەرەپێدانی کارامەیی، هاوبەشکردنی کرێکاران لە قازانجی بەرهەمهێنان، پشتیوانیکردن لە بەرهەمی ناوخۆی و دەست بە کارکردنەوەی ناوەندە داخراوەکان کردەوە. بەڵام لە نێو قسەکانیدا جەخکردنەوەی ئاشکرا لەسەر ڕۆڵی کۆمۆنیستەکان و ڕەوتە مارکسیستیەکان لە ناوەندەکانی کار نیشانیدا کە بزوتنەوەی کرێکاریەکان گەلێک نیگەرانی کردووە. ناوبراوی ڕای مەحکومکردنی بزوتنەوە کرێکاریەکان وتی هەوڵی ڕەوتە کۆمۆنیستەکان بۆ داخستن و ئیفلیچکردنی بەرهەمهێنان هەر لە سەرەتای شۆڕشەوە هەتا ئەمڕۆکەش بە هەمان پاڵنەرەوە بوونی هەیە. بەڵام چ ئەو کات و چ ئەمڕۆژ کرێکارانی ئێمە لە بەرامبەریاندا وەستانەوە و مشتێکی بەهێزیان لە دەمیانداوە. ئەو لە بەشێکی دیکەی قسەکانیدا جەخت لەسەر پێویستی هاوکاری و لێک نزیک بوونەوەی کرێکاران لەگەڵ خاوەنکاران دەکاتەوە و بێڕای کوڕبوون لەسەر سازانی چینایەتی دەڵێت لە فەلسەفەی مارکسیستیدا شوێنی کار و ژیان شوێنی ناکۆکی و دوژمنایەتیە و کرێکار دەبێت دوژمنی خاوەن کارگەکە بێت کە بەم بیرۆکە هەڵەیە ساڵانێکی زۆر خۆیان و جیهانیشیان وەدواخست. بەڵام ئێستا شوێنی کار و ژیان بە شوێنی بەیەکگرتووی و هاوکاری دەزانێت. هەر بۆیە لە شوێنی کاردا پێویستە هەردوو لە دڵەوە هاوکار بن لە پێشکەوتنی کاردا. ئاشکرایە کە یەکێک لە ئامانجەکانی ڕێبەری ڕژیم سەبارەت بە گەڕاندنەوەی خەباتی کرێکاران بۆ کۆمۆنیستەکان
ئاسانکاریە بۆ سەرکوتی چالاکانی کرێکاری لەلایەن دام و دەستگا ئەمنیەتە سەرکوتگەرەکانی ڕەژیم. چوارم، هاوپشتی و هاوخەباتی لەگەڵ باقی بەشەکانی تری بزوتنەوەی شۆڕشگێڕانەی جەماوەر یەکێکی دیکەیە لە دەستکەوتەکانی بزوتنەوەی داواکاری چینایەتی کرێکاری. واقعیەت ئەوەیە کە بزوتنەوەی ژن ژیان ئازادی بەڕێبەرایەتی ژنانی بوێر سەنگەری حجابیان داگیر کردووە، ڕوخساری شارەکان و پێک هاتەی بنەماڵەکانیان گۆڕیوە و بە خێراییەکی زۆر ڕۆدەچێتە نێو قوڵایی کۆمەلگاوە. قورسایی ژنانی خوارەوەی کۆمەلگا، لەوانە ژنانی ماڵەوە، مامۆستا، پەرستار و ژنانی گەڕەکە هەژارنشین و پراوێزی شارەکان لەم بزوتنەوەیەدا ئەم بزوتنەوەی لە بزوتنەوەیەک بۆ ئازادی جلو بەرگەوە بەرەو بزوتنەوەیەک بە ئاراستەی نەهێشتنی هەڵاوارتنی جۆرا و جۆر و خەبات لە دژی ستەم و چەوسانەوە و مافی یەکسانی هاوڵاتی بوون و هەروەها دەسەڵاتی جەماوەری پاڵپێوەنەوە. لەمڕۆوە لێک هەڵپێکرانی بزوتنەوە ئازادی خوازەکانی دش بە هەڵاواردن بە بزوتنەوەی داواکاری چینایەتی کرێکاریەوە توانیوێتی ئەم بزوتنەوەیە بەهێزتر بکات و یەکدەنگیەکەی زیاتر بکات و لەسەر بەردەوامبوونی جەخت بکاتەوە. ترس و خۆفی دەسەڵات و سەرجەم کۆنەپەرستان لە بزوتنەوەی ژن ژیان ئازادی خۆی لەم خاڵەدا دەبینێتەوە. ئەمە بزوتنەوەیەکە کە هەڵقوڵاوی ناخی کۆمەلگا و هەڵگری کۆمەڵێک ویست و داخوازی دموکراتیک و سێکۆلار و پێشکەوتن خوازانە و دژە سەرمایەداری زۆر ڕوون و ئاشکرایە. جێگە و پێگەی کاریگەری بزوتنەوەی داواکاری چینایەتی لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا ئەم بزوتنەوەی لە بزوتنەوەیەک بۆ ڕووخانێکی خێرا و هێندێک جاریش بە قازانجی ڕەوتە لەرزۆکەکان گۆڕیوە بۆ بزوتنەوەیەک لە شەڕێکی بەشێنەی بە ئامانجی داڕشتنی بەرنامەی ڕوون و ئاسۆیەکی دیار و پێکهێنانی ناوەندەکانی دەسەڵاتی جەماوەری لە خوارەوە. تووڕەیی سەرجەم ئەو هێزانەی دایانەوێت سواری شەپۆلی ئەم بزوتنەوەیە ببن پێویستە لەم خاڵەدا خوێندنەوەی بۆ بکرێت.